ئامادوانی بەڕێز خەڵکی کوردستان ڕۆژنامەنووسان ئازادیخوازان چالاکەوانان ڕۆژی 36 2024 ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد دادگایی دەکرێت. دەستگیرکردنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد ئەڵقەیەکی کری درامای گەڵدەجاری ناڕەوایی سیاسی دەسەڵات کە نووسەرەکەی پارتی دیموکراتە لە دەرهێنانی پاراستنەوەی دادوەری حیزبەکان لەناو دادگاکان ڕۆڵەکانی دەبینی. لەو درامایە ئێمە ئازادیخوازانی شروان شروانی و سلێمان ئەحمەد بە پێویستی دەزانین ئیدانەکردنی و دەستگیرکردنی ڕۆژنامەنووس و ئازادیخواز بەگشتی ژندانیانی بادینان بە تایبەتی سلێمان ئەحمەد بکەین. دەستگیرکردنی ڕۆژنامەنووس دژی بنەماکانی مافی مرۆڤ و دەستوری عێراق بە کوێرایی یاسای کاری ڕۆژنامەنووسی هەرێمی کوردستان دەستگیرکردنی سلێمان ئەحمەد هێشتنەوەی لە زیندانەکان بۆ ماوەیەکی زۆری نایاسایی بیانووی بێبنەماکان پێشووی هەمیشە دروستکردنی سیناریۆی بنەمای دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان. زۆر سپاسی هەموو لایەکەکەین بۆ هاتنتان. زۆر سپاس. دووبارە بە خێراتتانەکەین بەناوی ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی. ئێرەدا پێویستدانین بۆ گیانی ئەو قوربانیانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سنووری ئاوەکانی ئیفاریە بەهۆی کۆچکردنیان بەرەو ئەوروپا و هەڵهاتنیان لە دەست و دەسەڵاتە مافیایی لە هەرێمی کوردستان و باشووری کوردستان قوربانیەکات دەقیقەیەک بە بێدەنگی تکایە با بوەستین. أي أمتي اشتقواتو واتك سازي كواهلي كاتان واني يا برنامتان ايوة دزو ملت كوجن رولي انقلا كوجن ايوة تشتيقو فروشن ويني انقلا نوشن آزادي بوكاك سلمانا ئەو هەرێمەی ئێوە پێیدا ڕامان کردووە بەدەستی هەردوو حیزبی دەسەڵات پارتی و یەکێتی کراوە بە کۆریای باکوور لە ڕووی ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەوانی و مافی مرۆڤەوە کابینە دوای کابینە پاشەکشەیەکی یەکجار زۆری کردووە. هەر بۆیە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە دشی ڕوفاندن و زیندانی کردنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد لەلایەن پارتیەوە. ئەوەش لای هەموومان ڕوونە بە تۆمەتی ناڕەوا لە سیەم مانگەدا بەتەمایە دادگایی بکات لە بەناو دادگاکانی خۆیان. ئەوە تا چەندین شەهیدی قەڵەممان هەیە، چەندین شەهیدی ڕێگای ئازادیمان هەیە، هەزاران شەهیدمان لە دەریا و زەریاکاندا هەیە کەوا لەژێر دەسەڵاتی کوردی ڕایان کردووە و پەنایان بۆ وڵاتانی ئەوروپا بردووە بە مەبەستی ڕزگاربوونیان لەژێر حکمی ئەو دەسەڵاتە خۆسەفرێنە. بۆیە لێرەوە ئەڵێم ئەرێ بەس نەبێت تاکەی ئەو هەموو زوڵمە ئەوە تا خەڵک بە لێشاو لێتان ڕائەکات خۆیان لە ڕێگای مەرج ئەدەن ئەگەر چی کاتێک لەو ڕێگایە گیان لەدەست ئەدەن بۆ ئەوەی لای وڵاتانی ئەوروپا ڕوویەکی جاری خۆتان نیشان بدەن لەسەر پارەی دزراوی میلەت تەرمەکانیان دەگەڕێنەوە. چالانوانی وازیان ئازادیخوازانەوە لە ڕێی گشتی نێودەوڵەتی و سەرجەم ئەو ڕێکخراوانەیە و وڵاتانان دەکەین کە سەرجەم بانگێشی مافی مرۆڤەکان و ئازادی و ڕۆژنامەگەری و دادپەروەری دەکەین. لەم کەسەدا ئافەدەن بێن و فشار بخێنە سەر دەسەڵات و پارتی هەرێمی کوردستان و ئازادی و ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد کە بەنیادە لە دادگایی پڕ لە پرۆتوکۆل و حیزبی دووڕوو لە یاسا و دادپەروەری بە هەمان سناریۆی زیندانیانی فینانسی ئەمبانیا سلێمان ئەحمەدی شدا بدەن بە هیوای ئازادی بۆ ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد. سەر باشی خۆمان بۆ خوشکبرانەی کە لە دەرگای جێگا ماتوندی سەرزانشی ئەو ئیسبا دەسەڵاتدارە خوێنبژاکەین کە ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەدی گرتووە و بە نەحەق هیواداری بەزووترین جار ئازاد داون داون بەرزانی داون داون بەرزانی داون داون طالبانی داون داون طالبانی ڕاستی دەفاعی بۆ ڕێکخراوی داکۆ بۆ پەنجانە کە ئەم ڕێکستایان دەستووە جێگەی ستایش و پێزانینە
سليمان أحمد ونوستعوا شنهار رجع منوسي بيشي سليمان أحمد يسيب في صوفة جار رجل الزدان ثاني أم حكمة دايا فبيدا جاي جدا وكم أولاني شيرواني وكم زيبان أما تنها مسألة آزادي ملوكو آزادي كاكسو بافراني ملوكية أما جاكارية لحق بملاني آيني لكشني ملاني آيني لزنداني كدني شنها كنشي بيتاوان داواکارم لەخوای گەورە جەدا ڕۆژێک لە ڕۆژەکان بسواتە و ڕۆژێک لە ڕۆژەکان بێنە سەر ئەو ستێجە یادی سەربەخۆی کوردستان پێینەوەیە زۆر سپاس بە هەموولان هەمیشە مایە پوچە بەرهەمهێنی قەیرانن دایمە لە هەندەرانن کە ڕۆژی ڕابردوودا لە سنووری ئاوی ئیتالیا قوتان و گیانیان لەدەستدا بە تەواوی ئەوروپا و جیهان ڕادەگەێنی هەر کەس مەجبور نەبێت کایە ئەوروپا بەریتانیا هەر کەس مەجبور نەبێت ئامادە نییە نیشتیمان و خاک و دەسوکاری خۆی بەجێ بهێڵێت هەروەها مردمی ئەو هاوڵاتیان و خەڵکانیان لە گرتنەبەری ڕێگەی غەریبایەتی لە ئەستۆی حکوومەتی مافیا و لە سەروبەری هەرێمی کوردستانە کە کوچکەی سەرەکی پارتی یەکێتی بنەماڵەکانیانە بەڵێ هاوڕێ و هاونیشتمانیان وەک ئاشکرایە زیاتر لە 4 مانگە پاش سەردانی کلیکە سوکاری و چوونی بۆ قسەی باوکی لە ڕۆژئاوای کوردستان و گەڕانەوەی بۆ هەرێم لە ڕێی دەواازەی پیشکانپورەوە دەسەڵاتی پارتی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەدی کارمەندی ئاژانس ڕۆژنیوسی دەستگیر کرد کۆمەڵێک تۆمەتی ناڕەوا و ناڕاستیان بۆ دروست کردووە تا ئێستاش نەیانهێشتوە کە سوکاری چای پێکرێت و بەنیازن لە چەند ڕۆژ دادوودا دادگایەکی نادات پروارانی بۆ ئەنجام بدەن ئێمە وەک ئەندامان و چالاکوانانی ڕێکخراویدا کۆ لێرەوە داواکارین لە سووتین کات ئەو ڕۆژنامەنووس و تەواو دەنگە ناڕازەکان لە زیندانەکانی ئاسایش کە دەستگیرکراون ئازاد بکرێن چی دەرگۆمەتێک ناڕەوایان بۆ دروست نەکرێت و سەرکرد نەکرێت کە زیندانەکانیان هیچ پرەنسیپێکی ئەخلاقی و مافی مرۆڤی تێدا ڕەچاو ناکرێت دەیانەوێت لە ڕێی ئازار و ئەشکەنجێ بە زۆرە لێدان پێدانان ساختیان پێ ئەنجام بدەن ئێمە وەکو ڕێکخراوی داکۆ بۆ مەف و ئازاری داواکارین لە پەرلەمانە حکوومەتی بەریتانیا شار خاتە سەر دەسەڵاتی هەرێم تا بەزووترین کار ڕۆژنامەنووس و سەرجەم ئەو کەسانەی کە لەسەر ڕای جیاواز و ڕۆژنامەنووسی بە تۆمەتی ڕووپوس دەستگیرکراون بەربدرێن لە کۆتاییشدا وتەیەکی ڕۆژنامەنووس نەبەزگۆران هەیە دەڵێ ئەوانە سەرکردنین سەرۆکی خێزانن باوکی مناڵەکانی خۆیانن سەرکردە کەسێک ئەبیک لەگەرەکەی بکاتەوە نەک خێزانەکەی لەبەر ئەو کیسوەت سەرچوانەی کوردستان گەنجمان هەمی سەرگەردان بوو وەختی دیجا بەسەرچوی تەمەحکاری کوردکوش ئەوانە کوردکوشن هەمووانی ئەوانە کرد لێرەی بازمانێ نایەن ئەوەدا هەموومان لە بەخنا هەموویمان کردین ئەم بنەماڵە گەندەڵانە بۆی مادی ئازادی و ڕادەڵگریەوە لە زیندانەکاندانە چەندین ڕۆژنامەنووسی تریش کە تیرۆرکراون وەکو سەردەست عوسمان و کاوەگەرمیانی و زۆرانی مامەحەمەی و ئەوە دەسەرێنێ کە ئێمە دەنگی ناڕەزایەتی دەرببڕین بەرامبەر ئەم دوو نەماڵەیە دەستمان خۆش بۆ سپاس